ڤارین خان دەمەوێت قسە لەگەڵ بکەم بزانم کاتێک منداڵەکان ئاو دەدەن بە میوانێکیان بە خێراتنی میوانێک دەکەن پێویستە هیچ قسە نەکەن ئاوەکەی پێ بدەن هیچ نەڵێن و ئاوەکە وەرگنەوە بڕۆنەوە یان چی بڵێن نەخێر یەکەم جار کە ئاوەکانت دەیبڵێ فەرموو باشە دواتر کە تەواو بوون ئاوەکان لێ وەردەگرەوە دەیبری حافێت ئەوان پێویستە بڵێن دەست خۆش بەڵێ باشە با بچینە سەر بابەتێکی دیکە لەسەر ئەو بابەتە کە دەڵێ ئاو دەدەین بە میوانەکان فەرموو دەکەین و دەستخۆشی دەکەین و دەڵێن ئافێت بێ و شایانی نێەوە هەموو وشە جوانەمان هەیە پێویستە بەکاری بێنین وانە تاوان لەوە جوانترێمە بە وشکی بچین ئاوەکەی پێ بدەین و بڕۆینەوە دابنیشینەوە پێش ئەوەی ئاوەکە بدەینە میوانەکان چێ یارمەتیمان دەدا کە ئاوەکە تێدەکا دایکمانەوانە باشە کە دایکمان ئاوەکە تێدەکا هەندێک منداڵ هەیە ڕەنگە تەمەنیان بچوک بێ جارێ فێری ئەوە نەبوو بن کە یارمەتی دایکیان بدەن پێویستە چی بکەن بۆ نمونە پێویستە چاوەڕێی دایکیان بکەن دایکیان ئاوەکە بداتە میوانەکان یان بڵێ دایە من دەیکەم من ئاوەکە دەدەم بە میوانەکە من پێشوازیان لێ دەکەم کامێ جوانترە با هەندێک دیلانخانش قسەمان بۆ بکە پێ وایە کە ئاوێک شتێک دەدەینە میوانەکان چاوەڕێی دایکمان بکەین دایکمان ئاوەکە بداتە میوانەکان یان کاری ئێمەیە نەخێر کاری خۆمانەوە هەندێک جاریش هەیە دایکمان دەچوە لەبیری نامێنە مەقسەد ئاو بۆ میوانەکان بێنی لەگەڵوان دادەنیشتن دەبێت و هەڵسی بچین ئاوەکە ڕەنگە کە لەلایەن دادەنیشێ ئەگەر ئەوان بەجێ بێڵە میوانەکان بەتەنیا دەمێنەوە ئەگەر تۆ بڕۆی ئاوەکە بێنی دایکتان لە لای میوانەکە دەمێنێتەوە دەست خۆش بێ هەر بژی دلێن خان کە میوانتان دێ هەوڵت داوە کە خۆت ئاوەکان بدەی بە میوانەکان یان بە خێراتنیان بکەیت بەڵێ پێ دوایە شتێکی باشەیان پێویستە دایکمان ئەو کارە بکات باشە دەبی بە خۆمان ئەو کارێ بکەین زۆر باشە دەست خۆش بێ